من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. دەستگای خێرخوازی بەخشین ڕاگەیاندبوو بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە پرۆژەی قوربانی ئەنجام دەدات لە هەرێمی کوردستان. بۆیە سواس بە خوای پەروەردگار ئێستا وەجبەی یەکەمی ئاژەڵەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە وەکیلی ئێوەین لە کوشتارگەی شاری سلێمانی ئامادەن. پشکنینیان تەواو بۆ کراوە لەلایەن پزیشکی ڤێتەرنەریەوە، دواتر ئەچێتە ژوورەوە بە شێوازێکی تەندروست سەریان دەبڕن بێ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان پیس بکەین و دوور لە هەر نەخۆشیەک لە ژێر چاودێری پزیشکی ڤێتەرنەری پرۆسەکە ئەنجام دەدرێت. هەروها وەجبەی یەکەمی ڕەشەوڵاکان چووەتە ژوورەوە سەریان بڕاوە لە دوای ئەوانەوە ئەم مەڕە و بەران و بزنانە دوای ئەوە سەریان دەبڕین و ئاڕاستەی کوشتارگەی شاری سلێمانیان دەکەین بۆ ئەوەی گۆشتێکی تەندروست بگاتە هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان. دوای پشکنینی ئاژەڵەکان بە زیدوێتی لەلایەن پزیشکی ڤێتەرنەری لە کوشتارگەی نوێی شاری سلێمانی، دواتر ئاژەڵەکان سەربڕان. لە ئێستا ئاژەڵەکان هاتوونەتە ئەم قاعەیە لێرەوە جارێکی تر پاکردنەوەی بۆ ئەنجام ئەدرێ و جارێکی تر پشکنینیان بۆ ئەکرێ لە سەلامەتی ئەو ئاژەڵانەیەکەوە ئێمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا سەری بڕیون لە بریەوانێکەوە ئاژەڵەکانیان ڕادەستی لیژنەکانی دەستگای خێرخوازی بەخشین ناکرد. وەگە بینن ئێستا پرۆسەی پاکردنەوە و دواتر لەلایەن پزیشکی ڤێتەرنەریەوە جارێکی تر پشکنینی دووەم و سێمی بۆ ئەنجامەدا و دواتر ئەچێتە بەڕاد و بە پشتیوانی خوای پەروەردگار بەیانی زوو دوای مانەوەی چەند کاتژمێرێک لەنەو ساردکەرەوە جارێکی تر پرۆسەیەکی دەست پێکا کە لە توپەتکردنە و
لێوە بە ساردکردەوە ڕەوانەی ماڵە هەژارەکان دەکرێت وەکە بین ئێستا پرۆژەکە بەم شێوازەیە کە پاکردنەوەی بۆ ئەکرێ و جارێکی تر پشکنینی ڤێتەنەری بۆ ئەکرێتەوە. بە شێوەیەکی گشتی و ئاژەڵانەی کە هێنرێنە کشتارگەی سلێمانی ڕۆژانی ئاسایی و لە کاتی قوربانیکردنی بە دوو خۆناغی پشکنین تێپەڕن. خۆناغی یەکەمیان خۆناغی پێ سەربڕێنە کارمەندی تەندروستی کە لێ پشکن بۆ ئاژەڵەکەکە هەر ئەبنۆرماڵیتێک لە ئاژەڵەکە ببینێ وەکو ئیماشێشن یاخود وەکو مێنج یان کرۆمایەکی زۆر یاخود هەر ئەبنۆرماڵیتێکە لە ئاژەڵەکە بەدیل کرێ یان ئەوەتانێت دەست بەجێ لە ڕەتێکاتەوە ناوێ سەر ببڕێ یاخود ستاکی دوای خۆی کە ستاکی پاسە برن ئاگادارێکە بۆی بوردی زیاتر پشکنینی بۆ بکرێت. پاشۆی کە ئاژەڵەکە بە فلتەرێکەمان تێپەڕیەتە ناو قاعەکەوە لێرە پاش سەربڕین و پاکردن پشکنینی دووهەمی بۆ ئەکرێ وەکو لێرە ئەیبینن ئەو پشکنینانی کە لێرە ئەکرێ بۆ چەندین زۆر نەخۆشیە کە ڕاستەخۆ گەزرێتەوە بۆ مرۆڤ و کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ نەخۆشیە بەکتریایەکان ڤایرۆسیەکان. ئەمڕۆ لە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لە شاری سلێمانی لە کوشتارگەی نوێی سلێمانی وەگە بینن تەواوی ستافی دەستگای خێرخوازی بەخشین و قەسابە بەڕێزەکان سەرقاڵی ئامادەکردنی گۆشتی قوربانی ئێوەی خێرخوازن بۆ ئەوەی دوای چەند کاتژمێرێکی تر ئەم گۆشتەی ئێوە کە قوربانیتان ئەنجام داوە بگاتە دەستی ماڵە هەژار و نەدارەکان بۆ ئەوەی سفرە و خوانیان ڕازاوە بێت.
ئامادەکردنی گۆشتی قوربانی دەستگای خێرخوازی بەخشین کە لەلایەن ئێوەی خێرخوازەوە ئاراستەمان کرابوو وەگە بینن لە کۆمەڵگەی نەسر ماڵ بە ماڵ کۆڵان بە کۆڵان دەگەڕین گۆشتی قوربانی ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەین لە سێ ماڵانێکەوە خۆتان نازانن قەزا و ناحیەکان کۆمەلگاکان زۆرترین خەڵکی هەژار و نەدای لێ نیشتەجێە بۆی ئێمەش بەم گەرمایە بڕیارماندا بە ساردکەرەوە ماڵ بە ماڵ بگەڕێن و گۆشتی قوربانی بگەینە ئەو ماڵانەیەکەوە پێویستیان پێێتی و بۆ چەند ڕۆژێک دڵی منداڵەکانیان خۆش بکەین. ئێمە بە ناوی ئەنجومەنی کۆمەڵگای نەسل و گەڕەکی کانیساردی دوو زۆر سوپاسی ڕێکخراوی خێرخوازی بەخشین دەکەین سەردانی کۆمەڵگاکەیان کردین و بەبێ جیاوازی پشکی گۆشتی خۆیان وەرگرت قوربانی خوای گەورە خێران بنووسێ خوای گەورە بیخاوە جەزای قیامەتیان خوای گەورە ئەوەی دەستی لەم کارە خێریا هەیە و ئەم قوربانی هەیە خوای گەورە سەرکەوتوی ئەم دنیا و دنیایکە دەستان خۆش بێ شوێن شتەکەتان شیاوە حەقی خۆیەتی خەڵکێکی فەقیری کەم دەرامەتی زۆر لایە بڕاتان بێ من مختارم منی شۆک و ئێوە نا بەڵام خێرخوازم خەڵک هاوکاریم بۆێنێ خەڵکەیە بە مانگ نەبووە گۆشتێک یاک مریشکێک لێ بنا بۆ مناڵەکانی چەند جار هاتۆ بەڵام بەم نەفسە پێی وتوم بەڵام زۆر سپاسانەکەین خوای گەورە نمونەتان زیاکە خوای گەورە ئەوەیشی دەستی لەم کارە خێریایە خوای گەورە سەرکەوتوویکە بە ئێوەی شۆ. دوایەوەی لە چەند شوێنێک لە شارۆچکەی عەربەت و لە کۆمەڵگەی نەسل هاوکاریەکانمان گۆشتی قوربانی ئێوەمان دابەش کرد لە هەمان ڕۆژدا ئەمڕۆ لە شاری سلێمانی وەگە بینن 400 خانەوادەی هەژار و منداڵی بێباو لێرەدا گۆشتی قوربانی ئێوەی خێرخوازیان بەسەر دابەش دەکەین کە ئێوەی خێرخواز و بەخشندا لەم ساڵ لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە قوربانەکانتان ئاراستەی دەستگای خێرخوازی بەخشین کرد وەگە بین ئێمەش بەم شێوازە خەڵکانێکی هەژار و نەدار بەسەر دەکەینەوە و سفرە و خوانیان ڕازاوە ئەکەین. بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بەرنامەی بەخشین وەک کارێکی هەمیشەیی ساڵانەی خۆی لە جەژنی قوربانی پیرۆزدا
هەڵسا بۆ بەسەرکردنەوەی 400 ماڵ لە سنووری سلێمانی ئەو ماڵانی کە مستەحقن و هەژارن ئێمە ناوەکانمان نووسیوە بەسەرمان کردوێتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. ئێمە لە سێەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزداین لە ساڵی 2022 لە شاری هەولێر هەڵدەستین بە ئەنجامدانی سونەتی قوربانیکردن لە ژێر ناونیشانی فەسەلی لیڕەبیکە وەنحەر. دەستگای خێرخوازی بەخشین لەم ساڵدا 137 سەر ئاژەڵ سەر دەبڕێتن لە کوشتارگەی هاوچەرغی شاری هەولێر، ئەویش لە ڕێگای خێرخوازان و خواپێداوانەوە گەیەندراوەتە دەستگای خێرخوازی بەخشین. بۆ ئەوەی کەوا بزانین بە چ شێوازێک و تەندروستی سەر دەبڕێت لەگەڵمان بن لەو بەرنمەیەدا و دابەشکردنی بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژار و بە شێوێکی گشتی دابەشکردنی ئەو پرۆژەیە بزانین چۆن ئێمە ئەنجامی دەدەین. دیارە ئێمە وەکو ستافی کوشتارگە ستافی کوشتارگە ئێمە ساڵانە ئێشیگریمان دەبێت لێرە بۆ پشکنینی ئەم جۆرە گۆشتان، بەڵام زیاتر ئەکی ئاسمایی و تووشی کرمی جەرگ و تووشی ئەم زۆرە کێشانە دەبن. ئێمەش تاک بە تاک فەحسی دەکەین بۆ ئەوەی جەرجی خراپ بێت، ئاژەڵەکە خراپ بێت، فڕێ بدەین یان مایزنی بدەین بۆ ئەوەی خەڵک بیخوات. دیارە ئەو ئاژەڵانەی کە لێرەش سەر دەبڕدرێن هەم بۆ ژینگە باشترە، ئەمە ماڵەکانیشان پاک و خاوێنترە، هەم بۆ تەندروستیشیان باشترە. چونکە خاستان ئێستا و نەخۆشی تای خوێنبەربوون هەیە، هەروە لە بیریشمان نەچێت ئێستا وەرزی هاوینە، هاوینان زەردوویش زۆر دەبێت. ئەمە زۆر بەرز دەنرخێنم لەبەرەوەی ئێوەش وەکو دەستگای خێرخوازی کە خێرەکە دەکەن حتمما مەسئولن بەرامبەر ئەو گۆشتێک کە تەوزیعی دەکەن بە خەڵکیش دەبێت گۆشتێکی تەندروستی پێ بگات. لەبەرەوە باشترین ڕێگەش بۆ گۆشتی تەندروست ئەوەیە بەیەکە لە کوشتارگە کە گۆشتەکە سەر بڕی و دکتۆر پشکنین بۆ بکاوی بیت، هەم جەنابیشتان وەکو دەستگا مرتاحترن، هەم خەڵکەکەش بە مرتاحتری دەیخوات. دوا بە دوای
کوشتنەوە و سەربڕینی ئاژەڵەکان لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر و دوای ئەوەی کەوا پشکنینی تەندروستی بۆ کرا ئێستا ئێمە لە گەڕەچێک لە گەڕەکەکانی شاری هەولێرین و بە بەڕادێکی سارد و فێنک و گۆشتێکی پاک و خاوێن ئێستا هەڵدەستین بە دابەشکردنی گۆشتەکان ماڵ بە ماڵ و دەرگا بە دەرگا ئەوەی کەوا ئێوەی خێرخواز و خواپێدا و لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین قوربانەکانتان هێنا ئێستا بە چاوی خۆتان دەبینن کەوا ئێمە بەدەستێکی ئەمین و بەبێ جیاوازی گۆشتەکان دابەش دەکەین بەسەر ئەو گەڕەکە هەژار نشینانەی کەوا پێویستیان بە بەشە گۆشتی قوربانی هەیە. ئێستا ئێمە لە شاری هەولێر 300 داگێتیم لێرە ئامادەن کەوا پێشتر ناویان هەبووە بۆ ئەوەی کەوا بەشە گۆشتی قوربانی ئەو ساڵیان پێ بدرێت بۆیە لەگەڵمان بن بۆ دابەشکردنی گۆشتی قوربانی بەو داگێتیمانەی کەوا پێشتر ناویان تۆمان کراوە. بەنای خی گەورە میهرەبان سوپاس و ستایش بۆ خی پەروەردگار دەستگای خێرخوازی بەخشین ئەو پرۆژەی ئەم ساڵیش لە جژنی قوربان دەکە ڕاگەیان بوو پرۆژەی قوربانی بوو لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆکە وەکو ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بۆ خی پەروەردگار توانیمان 137 سەر ئاژەڵی گەورە و بچووک بکەینە قوربانی کە 32 ڕەشەوراغی گەورە و هەروەها 105 ئاژەڵی بچووک بوو. ئەمڕۆ لە کوشتارگەی شاری هەولێر توانرا ئەم پرۆژەیە بەڕێوە بچێت. من لێرەوە سوپاسی خێرخوازان دەکەم کە بەردەوام لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بەشدارن و کۆمەکی و یارمەتیەکانیان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین و هەروە قوربانیەکانیشیان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین. ئێمەش بە دەستێکی ئەمینەوە سوپاس بۆ خی پەروەردگار بە بەڕادی سارکەرەوە توانیمان ئەم گۆشتە بگەێنین بە گەڕەکەکانی دەوروبەری شاری هەولێر و هەروها بەشی بێباوکانی ئۆفیسی هەولێر کە 300 منداڵی بێباوک مچەوە دەگرێت توانیمان کە بۆ هەر خانەوادەیەک 2 کیلۆ گۆشت دابنین. بەناوی خی بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ خی پەروەردگار و پاشان سوپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و خێرخواست کە ئەم ساڵ بۆ ساڵی 2022 دەستگای خێرخوازی بەخشین هەستا بە بەڕێوەبردننی پرۆسەی قوربانی ئەو قوربانیانەی کە ئێوەی بەڕێز و خۆشەویست متمانەی خۆتان بەخشی بە دەستگای خێرخوازی بەخشین و نارتان بۆ دەستگاکەمان سوپاس بۆ خی پەروەردگار زۆر بە سەرکەوتوانە ئەنجام درا. ئەوەی جێگای وتنە
ئەم ساڵ ڕێژەی قوربانیکردن لە سەرجەم شار و شارۆچکەکان سوپاس بخوای گەورە بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بوو. ئەو قوربانیانەی کە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەنجام دران بریتی بوون لە 599 سەر ئاژەڵ کە 535 گیان حیوانی وردە بوون و 64 دانیان حیوانی گەورە بوو واتە ڕەشەوڵاخ و نێون بوو. دەمانەوێت لێرەوە سوپاسێکی گەرم ئاراستەی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین کە ئێوەی بەڕێز هەمیشە دوای تەوفیقی خوای پەروەردگار سەرخەری پرۆسە و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بوون. ئەوەی شایانی گوتنە لەم ڕێژەیە کە ئێوەی بەڕێز و خۆشەویست قوربانەکانتان گەیاندە دەستگای خێرخوازی بەخشین 11,000 خێزان سوودمەند بوون لە بەڕێوەچوونی پرۆسەی قوربانی و هەموو خێزانێک 2 کیلۆ گۆشتی پێدراوە.